مارمان پشتا فرۆشانە لە گسکەی بە دەرزیەوە ملیاتە سپاسی نەخۆشخانەی بێرەبان دەکەم کاک لێری خوا خێری بنووسی یعنی زۆر فعسیان لۆ کردم لە بۆ ئەوەی ماعیدەم دوای دەست ئەوش ماعیدەی نەبوو یعنی فاسش گەلە زۆریانش کرد دوایەکە خوا خێری دکتۆر لێری بنووسی یەکەم سەرگیرتیەوە یارمەتی زۆر دام و چی باشی لێ وەرنەگرتیمە خوا خێری بنووسی یا ڕەبی هەر پشتی پەنای فەقیرانە خوا خێر بنووسی یا ڕەبی بەڕاستی مێرەبان ناوکەی لە خۆیە ئالێ وڵە بە هیچ غەل و غەشە تەواری ئەولام هەموو کردیە هەموو فعسەکان ئەوەی تەقدیری دووری کامل سوکەری هەموو یعنی هەچ فعس نمانەکەم گوتیان ماعیدەتە دوایەکە خوشکەم گوتی کاکە وەرە بچینەوەی میرەبان دیارە لێرە و لێرە خۆی عەمەلیاتکردی خوشکە و ئاینەوی لەخوای بەزیاد دوات نێرانش دیتانەوە و زۆر سپاس یارمەتی باشیان دام و خوا خێرتان بنووسی یا ڕەبی ئیشێکی ڕێک و بێک یەک مانگ و عەزام دید بەزە خوای بەزیادی ئەوڕۆکە بە پشتیوانی خوای گەورە دەچمەوە مارێ میهرەبانی دڵسۆزی و لێزانی